بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە خوای پەروەردگار تەمەنی ئەمانەتی پێبەخشین و جارێکیکەش لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی ئاوادان بێ بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتینەوە. خۆشەویستانم ئێرە گوندی گورگەیی چاوسورە. گورگەیی چاوسور کەوتۆتە نزیکی چەمچەماڵ، پێگوترێ کۆتا گوندی هەمەوەندیەکان یاخود دەڤەری هەمەوەند. لێرە بەدواوە ئیتر سنووری شوان یاخود ناوشوان دەست پێەکە. سێ گورگەی هەیە، واتە سێ گوند هەیە بە ناوی گورگەی، بەڵام ئێرە گورگەی چاوسورە، واتە ئەمڕۆ ئاوادان بێ لە گوندی گورگەی چاوسورە. هیوادارین لە کۆتاییەوە ڕوون بێتەوە بۆ بە ئێرە گوترێ گورگەی چاوسور. بەڵام جیاوازێک هەیە لێرە، ئەویش ئەوەیە کە لە هەر شوێنێک ئەو ئاگر ناکۆک بن بەیەکەوە لە گورگەی چاوسور ئەو ئاگەر بەیەکەوە تەبان. بەو هیوایی کە بەرنامەکەمان بەدڵی ئەوەی خۆشەویست بێ. فەرمون با پێکەوە ئەمڕۆ لە گوندی گورگەی چاوسور بین. فەرمون. چییە بەم بەیانێ زۆر خێر هەڵساوی؟ بەم بەیانێ ماڵمان لە چەمچەماڵە، ئەنێ حیوانمان هەیە وڵاخە ڕەشە وڵاختیانیان دۆشین و ئەڕۆینەوە. بەس ڕەشە وڵاخت هەیە؟ بەڵێ. ئەی بۆ حیوانی تر ڕناگری ورد؟ بەخوا ئەرکی گرانە. ئاوە باشە لێرە چۆنیان بەخێوەکەن لە ناوەمانە هەمووی زرعات و دەخڵ و دانە چۆن لەوەڕێنن چۆن بەخێویانەکەن؟ نیوەڕوان ئالیکیانە دێنێ یا ئێوارە. ئالیک مەبەست چییە؟ یعنی لەبەرە برسیان نەبێ. مەبەست بۆیە ئالیک چیانە دێ؟ کایانە دێ؟ جوانەیە؟ کاو نانە ڕەقوشتی وایانە دێنی. ئەی دوایی ئەم بێ بۆ چوو بۆ لەوەڕاندن؟ وەڵا بۆ دەشتایان بن. باشە تۆ هەر ئەوەندە ڕەشە وڵاخت هەیە یاخود هەروەنەت هەیە؟ ئێستا ئەوە شوانێکیان نەوێ وانە؟ ئەرەوەی تەبعان. ئەی چیان لەکەی چۆن شوانیان بۆ پەیداکەی؟ خۆم ناڵێمە ڕۆمەوە چەمچەماڵ نانە خۆم تێمەوە چم شوانەکانەکەم و یعنی کەواتە تۆ بەس لەگەڵ ئەمانە خەریکی؟ بارەوەدا بەس کاسنی من ئەمێ. باشە ئەی با بزانم دەخڵودان هیچن نەکردووە؟ هیچ دەخڵودانم نییە، زەوید نییە. باشە ئەمە ئەتوانی پێی بژی بە منە؟ وەڵای کەم گوت پێژین. ئاوە باشە ماڵ لە چەمچەماڵ بێ ئەی سەرافەتی کردنیان و بەخێمکردنیان و دۆشینیان و ئاگالێبوونیان زەحمەت نییە؟ خەنزیکە پێم دەقەڕێ ئێمە لێوتێن ئێواران دانودۆیانەکەین و ئەڕۆینەوە. ئەی باشە بەیانی زوو هەم تێن و ئەعین شت. باشە ئێستا ڕەشە وڵاخ لە دەرەوە ئیداراکە یا بێ دایکەی؟ ئیداراکە لە دەرەوە بەس ئەبێ بەرەڵای نەکەی بچێتە دەخڵ خەڵکەوە. بەڵێ مەبەسم وەیە لە حەوشەیەکی ئاوا ئیداراکەت؟ بەڵێ بەڵێ. باشە جەو خۆش بووە لەخوا جەو خۆش بووە. ئەی باشە ئەمە جۆرەکە شیرەکان ئەدۆشن یا ئیدەن بە جۆرەکەکە؟ ئەی دۆشین. ئەی دۆشن. بەڵێ. بابزانم دایجان تۆ ماڵتان لە چەمچەماڵە دێوە لێرە چیەکەیت؟ وەڵا مانگا دۆشم مریشک و قەلمان هەیە هەموو شووەکەین پشتی پاکەکەینەوە ئالیکیانە دەینە دەیخوا لەشە ساغ بینەوە ئەی کوێنێکەکەینە مازدەی فرۆشین دەیخوا لەشتا ساغ. بابزانم بانیان هەردوای نوێژێن؟ ئەرە بەخوا ئەرە بەخوا نوێژی بەیانیەکەی وتی. باشە باشە چۆنە ماڵتان لێرە نییە؟ وەڵای هەموو شووەکەین بکومان و خالیشمان کرد. باشە ئەو خان و خۆشتان هەیە بۆ لێرە ناژێ؟ من نامایە لەگەڵمانە. ئەی باشە لەگەڵ حاجیا بۆ خۆتان لێرە سێسوان کوڕمانە هەیە کوڕەکان نایەن. ئەوان ئارەوەڵا وەنێ کوڕەکانەوە نایە. باشە بابزانم چیت هەیە جگە لە مانگا؟ وەڵا مراویمان هەیە قەلمان هەیە قازمان هەیە مریشکمان هەیە. بەس باشە تۆ ماڵ لە چەمچەماڵ بێ ئەوانە لێرە چۆن ئەی سەرافەتیانەکەن چۆن بەخێویانەکەن؟ حوشە و خانووین مانەیە قایمیانەکەین و ئالیکیانە دەین و دانوشیانە دێنەکەین لە ماڵەوە بەیانی تێن بەریانن. باشە ئەی بۆ خوران ناخورێن؟ وەڵا قایەکەیان لێ قایمەکەین و بەیانی حاجی خۆی تێتەوە تا ئێوارە لێرێ
هێ باشە دوای تێتەوە شوێن مناو تۆ پێم بڵە بەم ئیشە چەنێ دڵت خۆشە زانم خۆ هیلاگەبی هیلاگەبی هیلاکە بم ئەی دڵخۆشی ئەم جوارە نەخۆشم یان مەڕۆ ئێ ئەیانم بە چوازی لێ بێنە ماگەم بە دۆشە مەڕۆ باشە ئەگەر ئەو مانگا وشتانت هین بکەن ینی بیفرۆشن و پیاوەکە بڵێیتر ناینەوە بۆ ئێرە وڵاتر ئیشوکارمانێ مەگەڵ بخۆمان سوامشقی دانیشتی باخوا هیچ ئەشێکمان ئەمە بەس پێ ناخۆش نییە نەوەڵە بەڕڵا بۆ بفرۆشتن بفرۆشین بەرە وڵا پێم ناخۆشە باشە ئارە وڵا ئەی کاکە چی بکەیت ئەی تۆ بەس شیرەکەکەی بەماست ئارە وڵا وڵا قلقلە پەنیریشی لێکەی دەی باشە ئەی هیچ نادێ بە گۆلکەکان نانەوێت ئەی مژن لەگەڵیان ئەی خۆن ئەوە بەس بینیم هەراش بوون گەورە بوون ئێستا بۆ خۆیان لەوە ڕەخۆن نێ ئارە وڵا لەوە ڕەخۆن عاجي السلام عليكم. عليك السلام. شوني باشي؟ توتوني. واخواتي بقى اخو باشي. بخير. شاشي؟ أنا توفي والله أما نجاتهم بكرة تيرا أو والله لقاعدة. لكاتي دوشينا لقاعدة. والله. رنجا شيرك بالرجل. والله. باشا. قال خومي شداو شيرك الرجل باوكية. أي أجر قولك كيلي نزيك بيه. قول كاش اللي نزق بها لقاعدة. حاجي تو بس مانجات يا حيواني وردي شتى. والله هر مانجا ما يباوك. باشا. تعاملي مانجا خوش ترى يا مروا بسنو أوانا. والله يسمى حزم على مانجا خوش ترى. باشا. أي تو بيعمل هرب لقال حاجة بتنيا جيني ياخد من على وشتيشتان لقالها هاي. والله بتنيا بخو مال هردو مال جين من على تريش باقي دام الزراعة كله كتمان لأخوة بزين. الحمد لله الحمد لله. أي كان بم لادي دلخوشي كان بيت خوشة كليرة جيتو أو الحمد لله مانجاه وبرو مالك هي بخود الحمد لله. أخوة بزين والله زور خوش لله. هەندێک لە دایک و باوکەکان گلەی لە مناڵەکانە کەنەڵن کە دامەزران دوورەکەونەوە ئیتر بە ژیانی ئێمە رازینین تۆ چێڵی والله لەخوا بزێ مناڵ من گەلێ ساکن الحەمدولله لە چەمچەماڵن نە والله هەر لێرە هەر لێرە مۆتالە و دیوەوە ئەو خانوانەیە و دیوەوە سەرباز و نەبەز و ڕێباز دەیخوای گەورە سەلامەتیان بکەین ئینشاڵڵا لەشی تۆش ساڵ سەلامەت بیەخوا تۆ پێم بڵێ مانگا دۆشین ناخۆش نییە نە والله خلام ناخۆش نیە مەکینەشمەیە بەس حەزم بە مەکینە نیە حەزم بە دەستە باشترە ئەها مەچینە شیردۆشین ئارە والله ڕاستەکەی وەکو دەست نییە ئارە والله دەست خۆشترە باشە من لەم بۆمان ناکرێمە باشە ئەی شیرەکە هەرەکەی بماست بەڵێ کەمە ماسی کەم پەنیر و ئارە والله ماست تۆ ئێستا مانگاکان هەر ئالیچیانێنیان یەکەن ئەو دەشتش وەڵای کەینەوە دەشتا ئارە والله چونکە گەر گیان نەخوا شیری ئێستاش وەکو پێویست نابێت نە والله خۆشەویستانە زۆر جار باسی یاڵی ئەسپەکرێ یا یاڵی مای نەکرێ کاڵەن یاڵ مەبەسی ئامەیە مەبەسی ئام قژ و پرچە جوانەیە ئەمە یاڵی ئەسپە ئەمە ڕەنگەکەشی شێیە ماینە شێ بەچیەوە مەشغوڵی ڕۆژانە وەڵا ڕۆژانە زووتر کرێکاری مەکرد تااقەت کرێکاریونەوە لەگەڵم ماگانەیە خەریکم لەگەڵ حاجیا بڵین دەی باشە خی گەورە مەفەقتان کە ئینشاڵڵا ئەمەد بیاخوا بێوە بنیشاڵە تۆ پێم بڵێ ئیشی کاوەکو دەخڵودان هیچت هەیە وەڵایی کەمێکمان هەیە وەها نییە بەس چییە بۆ دەشت و دەرە ماشەڵە زەوێکی زۆردان هەیە بۆ تقریبن بڵین وەرەستە بوو بەشمان کرد ئستا لەبەرەوە ئێمە عەرزمان کەمە جەماعەتەکان تر عەرزان تۆتر بڵین جەماعەت هەموون و ئاغاکان بڵین تۆ پێم بڵێ خانووەکەت گڵە یا کۆنکرێتە وەڵا خانەکەم گڵە ئیسراحەتی گڵەکە خۆشتر نێلی کۆنکرێتەکە
وڵا خراپ نیە باشە بانیمان ئەو زێگام کردوی مساڵ کۆمەکەمان نەبوو کەواتە نایتلێنی پێویستت بەهین ئێمە تلانی ناتێت ئێرە خۆڵەکەی باشە ئەم خۆڵ ئێرانە کە گرتەوە کردە قوڕ بڵین خۆڵ تایبەتی بانێ بۆ شوێن قوڕ کە نەختێک کاتیە کرد ئیتر ئەو تۆجە پوختە گرتەوە تکە ناکە ئێرە جاران کە سربانەکان لایلۆن نەبوو ئیزوگام نەبوو باشە بەس جاری واب کە دڵۆپەی ئەکرد ئەچوونە سەرەوە هەر ئاوا پێیان لێ خست و دڵۆپەکە وشتێکرد بڵێ باشە قەت بەفرەباری لێرە ئاراوڵا بە فەرباریەوە بە هەفتە نەچۆتەوە باشە ئەی ئێوە ئێستا وەزانم هەر خشت بۆ ماڵانە هەر خشت بەکارێن وڵی جاران خشت بیستە خەڵک وازی لە خشت هاوردووە ئەوەی زوو خشتی بڕی کردی نەیکردایسە ئەو بلۆکم بلۆکەی بڵین تۆ واز لە بلۆک بێنە باسی خشت و شتەکەمان بۆ بکە قوڕی ئێرە بۆ خشت چۆنە وڵا قوڕی ئێراگەر خۆڵ ئەبێ مەقسەد ئێمە خۆمان خۆڵەکەی زانی کامەیە بۆ خشت عیبی نییە بەس ئەبێت تۆزێک کاوچتی تێکەی تۆ پێم بڵێ ئەی وەکو باسم کردوتم ئیسراحەتی چیمەنتۆ و دیواری خۆڵ و ئەوانە خۆشتر نییە ینی خانی قڕ خۆشتێکە لە چەمەتۆ ساردە چەمەتۆ تۆزێ ئەی تۆ پێم بڵێ تا چەند ئاسوودەی کە لە لێرە ماوی لەم گوندا ئێمە باشین هەیە هاتوو چۆکە لە چەمچەماڵەوە بۆ ئێرە حاجیا و دوو پیا و ئەختیارە بڵێن هەر خەڵک ئێرەشن بەس هەمووشۆکەن هارەوەڵە ئێوە ئەم شو ناکەن ناوەڵە کاگەیوب تۆ پێم بڵێ ئێستا بۆ شوێسی وڵی بۆ دەشتە بۆ دەشتا ئارەوە دوورەکەویتەوە وڵا ئارەوەڵە جەڕۆژ وای دوورەکەمەکە خۆش بێ ئابەزەکە باران بێنەوە بەس باشە هەر ڕانێگە بینی ئەبێ گوێ درێژێکی لەگەڵا بێ بۆچی ئێوەڵەت فاقت بۆ لەگرێسە مەقسەد مەڕ بزێویکی دەناوی دەشتە خۆ دەست ناین تۆ کاگەیوب تۆ شوانی خۆتانی وەنیە بەڵێ بەڵێ ئەگەر ئێستا مەڕەکان تێکەڵکەن مەسەلەن تۆ چەند سەر مەڕت پێەیە تۆ بڵێ 100 سەر باشە ئەگەر لەگەڵ 100 سەری ترا تێکەڵیکەن ناسیەوەوانی خۆتان ئای چۆن ناسمە وڵای ئەوە مهمە چونکەم خۆم ئاوا سەیرەکەی مەڕ هەمووی لێکەس ئای ناستەوە ئەگەر سا تێکڵاوی باشە بە سیلەی ڕەحمەی ناسیتەوە یا بە نیشانەیە بە شێوای ناسمە هەر خۆشی جیاوێتەوە ئارەوەە باشە ڕانەکەت چەند بەرانی تایە وڵی زۆری دیایسە نازانم چەندێکی دیە کاگەیوب کەی وەختی بەرانیت وڵی دۆرمانی 5 و 6 بە دواوە لە پازی شازی لەورمانی جاران مەسەلەن بەرانیان ئەخواست لە شوێنە مەرم بەرانێکی چاگانگۆ دەکەینە ناو مەڕەکە بۆ کاتێکی دیاریکراوە بەس ئێستا تۆ ماشەڵڵا من 4-5 بەرانم بینی بەرانی چاکشت هەیە ئارەوەڵی چاکشمانە کاگەیوب عادەتەن گەنج زۆر حەز لە شوانی ناکە بازانم تۆ ژوای کور ئارەوەڵە حەز دەکرێت ئێستا چیت بکردە شوانەوەی وڵی جەک لای مەڕەکە باشتە لە مشت بۆ بەڕاستی لای مەڕەکە شوێنێکی بێمزەڕەتە بێ مشکلێ بێ منێتە کاتەکانت بەچێ بێتە سەر ڕۆی لەگەڵ وڵا هەر لەگەم مەڕەکەین بخمای لەوەڕین ڕاستەکەی چونکە شوێنەکەی ئێوە زیانی زۆرە هەمووی دەغڵ و دان و ئەوانەیە ئەبێ ئاوا پێشکەیتەوە بەناو هێنەکانە باشە تا ئێوارە چەند شوێنە گەڕی وڵی زۆرە گەڕم ئەدە تاوەرە ناوەستی سەبدەوەرەوە بەهارەشان تێر ناخۆمەڕ ئەدرە تاوەرا سوڕێتەوە لەوێ چالێنیت ئارەوەڵە ئەی بەچی لێنێ خۆ هینت پێە ئارەوەڵە مەفەق بیاخوا مەفەق بی دەیفەرمو قوربان
سلام علیکم السلام ورحمة الله وبركاته مسەر چاو سپاس دەکەم دەنگ و باسە شکر باش ئای باشن نەخوا بەزێ بەخێر مسەر چاو حاڵت چییە لە بەدەست حیوانەوە والله حاڵمان خراپەی بێ لە وەڕێ و لێلەوەڕیە ئارە والله باشە هەموو ساڵی وا بۆ یا ئەم ساڵ ئەم ساڵ بارانەکەی ناشکوێ بارانەکەی گردەوە کەواتە سەوزەجیا کەم هاتۆتە دەرم ئارە وڵی کەمە لێرەش مەجای نییە هەمووی چێڵگەی و دەخڵودانەوە ئیتر تۆ مەجال کەمە مەرعە کەمەوە ئارە وڵا هەر بە زەبەر ئالی باشە چیانە دەنێ ئێستا وڵی کاو جوێ کاوجۆ بەس باشە ئەوە زۆر گران لەسەرتان ناکەێت ئارە وڵی بەس چار نییە بێ ئیتر ئیم ساڵ وایە و باشە ئیشاڵا هێستا فرسەت ماوە بەشکم خی گەوری شڵا باران باران بەڕێوە ئیتر خی گەورە ئیشەڵا کەس بەیز ناکات ئینشاءله باشە حیوان ڕاگرتن لێرە قورس نییە بەرە وڵی زۆر قورس خەڵک زۆر تاالبی مانگایە ئێستا ینی هەیە حەزی لە وڵاخ و هەیە حەزی لە حیوان وردەیتر ڕەشە وڵاخەکە تۆزێک زەحمەتی کەمترە بەڵێ توانی هەر دەری نەکەی بەس مەڕ هەرە بێ دەریکێتە دەرەوە باشە ئەمە لەن دەشم پێڵن قم و لەن دەشم پێڵن گۆل ئێمە کۆلی کۆل بەس لێ دەشە کۆل بۆ ئاوە و قمەکەش بۆ ئاڵف و ئەوانێ ئەمە هەر کۆلی پێتر باشە شەوانە لێرە باڵێ ئەی کەسی ناوێ خۆم لێرە شەوە بێ بە دیارێ و لێ باڵێ خۆشوێنێکی واش دروست نەکردەوە بۆ خۆلی وڵا هیجارێەوە موقعتیتر باشە ئەی بۆ ئاو چیەکەن وڵی ئاو لە ماڵەوە ڕام کێشاوی کەمە بیرێک و لێشۆ دێ بۆ کۆلوینەکان بەکارین بۆ حیوان باشە ئێوە بەداوای هەتانە بۆ بەکەڵکی ئەوە نام حیوانی لا وڵا بەکەڵک دێ بەس دەوری مەجای وایە بە سۆندەمە سەرڕای کێشە بۆ ماڵەوە ئاوانی مەجای نێمەڕای لێ بەس باشە وابزانم ئاوی ئێرە سوێرە بۆ ئاوی شیرین چیەکەن وڵی تر لە چەم چەماڵەوە هێنی تەس سیارای هێنی و هەیە ئەی کڕێ و ینی ئەبێ ئاو بکڕن ئارە وڵای من خۆم مەتایسە ماوەیەک هەرم کڕی بەتەن کرد ئاوی شیرن کەواتە بێ ناچار بۆی تراکتۆرت هەبێ هیچ نەبێ لەو پێشتر کانیمانیمان هەبوو کانیمانی نەما ئاوژێر عرزی شوێرە ئێرە بەزین سەرەوەی باشە بەکەڵی خوارد نەهات کانیمانی نەما و گشتی وشکی کردو تۆ بەرخەکان ئەهێڵیتەوە وردە وردە ڕانەکە زیاکایان لەبەرەوە ئەیان فرۆش ئای فرۆشین بۆی جۆرەی بۆ ئالی کومالیکێ بێ ئیتر ئەوەی کە چەندێ مەقسەد حیوان پیر بێت ئەی فرۆشین و ئەخێنەوە شوێنەکەی و ئێستا ناچارە بین بەوەی کە بۆی بەرخەکە زوو پێ بگا زەعیف نەبێ ئەبێ ئەوێ شیری داکیشی بیت غێری شیری داکی چیتری جۆیە دەینێ جۆ قەرسیل و بەس باشە جۆ بۆ خوێ باڵێ ئەتر وردە وردە بۆی نەگەی بەخۆی فێرە بێت ئێوارە شوان هاتەوە بەرخ و کاری بەدەستەوە کارەکەی دایە ئەسمەر بەرخی لێ وەرگرت دووربەر فاتم کێشتانەی بۆ برد دڵی شوانێ زۆر خۆش کرد یاخوا هەمیشە دڵخۆش بن ئەوانە ئاوتوکەکەی نابێ بگری کاکە ئەحمەد چۆنی باشی تۆ بەرخی خۆشەوێ ئەبێ ئاوا بیگری سەیریکە ئەگەر ویست ئاوا هەڵیگرەوانە ئەبێ ئاوا هەڵیگری باش تۆ پێم بڵێ بزانم بەرخەکە خۆشەوێ دە سەیری کامێرەکە ها سەیری بینەرانکە باشە سەلامێکیشان لێ بکە دەی چۆنیت باشی لە مەکتەبی لە پۆلی چەندی لە پۆلی دوی تۆ پێم بڵێ حەزل لە مەکتەبە یا حەزل لە شوانی وەکو کاکە حەزل لە کامیانە حەزل لە هیچیان نییە ئەخر نابێت ئەوە چییە چی لێکا بەرخەکە حەزی لێ بیرخوا ها گازل لێگرێ ناشە تۆ سەیری بەرنامەکەمانەکەی ها پێت خۆشە باشە تۆ بەرخت هەیە بۆ خۆ دانێکت دەستنیشان کرد بێ بڵێ ئەمە بەرخی منە کامە حەزل لە هیچ چۆنە بزانام حەزل لە ڕەشەکانە حەزل لە سپیەکانە حەزل لەوەیە کە کەڕ کەڕەکانەوەی گوێچکیان بچووکە وایە وەمزانی حەزل لەی پۆش و قەشانە دە باشە ئافرین بۆ تۆ دادێ با بزانم کەڕێکم بۆ دۆزیتەوە دەی ئەمە کەڕە بینەرانی خۆشەویست مەبەستی ئەوەیە جۆچکەی ئەمانە لولە یا جۆچکەی بچووکترە جا هەیە جۆچکەی لەمەش بچووکترە ئەمە پێیانەڵێن کەڕ کەڕ با بزانی دانێچکان بۆ دۆزینەوە جۆچکەی لەمە بچووکتر بێت ئەوە
دەبا بیبین پیشانی بینەرانی دێن و قەلەمە ئەوەتە ئەمە وەرە بزانم ئەمە کەڕەوە نیە ئەها ئەوە تا جۆچکەی هەر پێوە نیە ماشەڵڵا تۆ حەزرە لەمانەیە ئەها چەند وریایە ماشەڵڵا ها هەی ئەو لە کوێ بووی وڵا لەسم چۆن هەڵبوو تۆ ئەزانی من هەفتەی ڕابردوو لە کوێ بووم هەفتەی ڕابردوو لە هێند بووێ کورا دێکە لای هێن لای کرد کورە ناوی چییە لای بەرزنجە لای بەرزنجا هێن گۆڵە چی لە قەویلە بووم قەویلە عشرەجی خۆی لێوێ قەویلە ئیشی من وایە کاکە ئیشی من گەڕان وەڵای ئەو شوێنم بەلاوە سەیرە ڕۆشتی ئەو جارە لەو مەتیقەوی لای هین لای خانەقی دێ خۆشەکە ناوی چییە ناوی شێخ لەنگەر بوو ژێغ لەنگە ئەوەت عجاب چۆن گەشت بتەویان من ئیشی من گەڕانە ئەو سەر جەمەدانی گوکووە تو ئەبێ بە سەر جەمەدانی بگەڕی مامۆستا ناوەڵا ئەم ئیشەتم پێی نییە ئەی بە خڕکوتیان لێت نازانم بارە وەڵا زۆر زڕک و پێگەتە هات ئەوە ئیشێکی کوردەواری ڕەسەت و بە دوای ڕەسەت و کوردەواری ئەگەڕی لەکەم کوردیە و ئایبی ئەوە ڕەمزەکەیە ئەیسەت و سیرکە لە وڵاتانە کابرا مۆزەفە لە وڵاتە عەرەبیەکان تێگەی کابرایە ڕووی بۆ ویانە ئەو نەوزە شارەوانیە وتی کابرا بە عگال و دیزاشەکەیەوە هادەوامیە کرد مەحافظ بوو خایبقا بوو بەدیداڵێ بوو وتی بەدارەکانە زۆر گەڕام من وتی هەر هەمووی بە کەتولەکەی خۆیەوە باشە بە قسە دەکەم بە قسە دەکەم جارێککە مشکیە بەستم مشکیش ئێستا بۆ منتیقی گەرمیانەی خۆمان بەڵێ بۆ شوێنێ هەنێ شوێن مشکی شەشێک هەر زۆر چاک منتیقی گەرمیان وایبی بەسمەوە کە کڵاوەکە دیار نابێ ئاوا تۆزێک هایشە بشکی و جەبەدانیش تێکەڵک ئاوەشێ وایە ئاغدا هەیە ئاوتیا هەیە لە کوردەواری سەو منتیقی ڕانی و حاجیاوایە گەلێ جا من لەو منتیقی زۆر بوو گەلێ جا تێکەڵەکە بانی مناسەبات توشتەوە دەکەین کەم متابع ئەمانەکەی والله مەمنونم زۆر پێ خۆشحاڵ بم بەرنامەیەت و محبەتی خۆشی بوومە و بەرنامەکەیشت و دەست خۆش بێ و من لە خزمەتتان مەمنونی جەنابتین سپاس دەکەین بەتەما چیەکەی والله کرێکەکانی وڵاقمە ئەلێرانە ێوارە و بەیانی دین و خوا بەشبوو بووینێتە وڵاخانەوانە بیوە خارێکەکەمەیە لە بیوە ئەلێرانە ڕۆژ لە خزمەتتانە بوو خزمەتتان سپاس دەکەین سپاس وڵای قسپاسم مەگە ئێ باشە ئەیدی خۆ بێ سپاس دەکەم سپاسی خۆڵقۆخۆکە دەکەم بەس وعدمان ناوە لەندە شوێنە لە گۆچانمان داناوە خانەکە داناوە ئاوەڵە یاخوا بەخێر با قوربان سپاس دەکەین مەمنونین مەمنونم سپاس دەکەم زۆر پێخۆشحاڵ بەرنامەکەتین خوای هەر پایدار بن و خوای بێبزەڕەت بن و خوای ئەم کوردستانە و ئەم ئۆمەتشمان بۆ سەرکەوتوو بکەین دینی ئیسلامان بۆ سەرکەوتوو بکەین بەس ئەوە یاخوا بەخێر بێت زۆر بەڕێز سەلامەت بنیاخ با قوربان سپاس دەکەین والله بالتأكيد خويا لبلا لا ما خويا يقولوا رحمتك شو اللهم امين قربان بەڵە خۆشەویستان ئەگەر سیرکەن نێرەکان هەر لە ئێستاوە ها شاکیان چۆن دەراوە هەر لە ئێستاوە ئامادەم بۆ شەڕقۆچ ئەم پاسکیلەی تۆ چەندە؟ حەڤەیە؟ باشە تۆ چۆن لەم ناو ڕێگا ناخۆشایە لێ خوڕیت؟
ناخۆش نییە ئەوە لەو چاڵانە ناکەویت قەت نەکەوتوی لەسەر پاسکیل کەوتومە بەس لێرە نەکەوتومە ئەی یەک جار کەوتومە چۆن کەوتی بەدەما کەوتی بەلایە کەوتی بەلایە بەلایە ئازارت بوو ڕاست گریای یەک تۆز گریای یەک تۆز بابوو بەس دوای ژیر بوویتەوە ئەو کوێت بریندار بوو ئەو کوێت بوو بریندار بوو ئەمەد بوو بریندار بوو یا سەر بوو کە کەوتی ئێرەت بوو زۆر شکا بوو کەم بوو ئەی تۆ پێم بڵێ لە مەکتەبی لە پۆلی چەندی سێ مەکتەب خۆشە تۆ پێم بڵێ شار خۆشە یا لادێ خۆشە چەمچەماڵ خۆشە یا گورگەی خۆشە گورگەی تۆ هەموو ڕۆژەی تۆ بۆ ئێرە بۆ گورگەی هەموو ڕۆژێ لەگەڵ چیاییت لەگەڵ باوکتە ئەی پاسکیلەکەت بە چی هێنیت ئەی بیتەوە یار لێرە دانی لە خانوەکە تا دانی ینی شەو لێرە نابنیەوە وانە باشە لە سەگ ناترسی لە پشیلە ناترسی لە قاز ناترسی لە ئەلەمانە ترسی لە گورگە ترسی ئەی لە چقەڵە ترسی لێرەوە تەوقەکەمان ناو چی بوو ئەحمەجا ئەوە چییە ماشەڵڵا ناوتان ئەحمەدە تۆ ئەحمەدەی ترە ناسیت ئاو ئەحمەدەی لەگەڵ ئەو پیاوە ڕشت ئافری وەرە سواری پاسکیلەکە بۆڕەوە مامۆستا شیلا سەلام عەلەیکوم من نەزانم تۆ لە شاراژی بەس چۆنە ئەمڕۆ هاتوویتەوە بۆ گورگەی پێشەکی بە خێراتتانەکەم بۆ گوندە جوانەکەمان من خۆمە خەڵکی ئێرەم و ڕەنگە خوشک و براکانم لێرە لە دایکم بەس خاص من لێرە لە دایک بوومە اینجا خۆش دەزانی شام شەکرە وڵات شیرنترە دایم هەموو کاتێککە دێمەوە ڕەنگە بەهاری لە بەهارێکە 5 جار سەر لێرە بدەم حەزم لێ باش جگەلەوەی کە حەزت لێرە و ئێرە زێدی تۆ و تا لە دایک بوویت و خۆشتەوێ بابزان هیچ ئیش و کارێکەکەی لێرە وەکو ئیش و کار نابەس وەکو سەردان دڵم پێکرێتەوە زەویەکانیش چونکە باوکم ئێستا ئەم شوێنی کە لێرەین وەختی خۆی جێشوێن و هەواری ماڵی باوکم بووە گۆڕەکەی باوکشم هەر لێرەیە وەسێتی بۆ کردین لەبەرەوە کە بیری باوکم کەم دێم سەرێک لێرە ئەدەم چونکە هەستەکەم چ لادیەکە چ زەویەکان هەمووی بۆنی باوکمی لێ دێ باوکم زۆر دڵی بێرە خۆش بوو لەبەرەوە ئێمەشی وا ڕاهێناوە کە ئێرەمان زۆر خۆش بووێ تۆ باسی باوکتەکەی ئەی بۆ باسی دایکت ناکەی دایکت خەڵکی ئێرە نەبووە یا مەسەن بۆ منە بۆ شێوەیە یادەوەری لێرە نەماوە چی دایکم خەڵکی ئێرە بوو لە چەمچەماڵ بوو هاتووە بۆ ئێرە و زۆریش خەڵکەکەی خۆشویست و مینی کردووە چکە زۆر لێرە ژیاوە بەس دایکم زووتر مردووە من زیاتر لەگەڵ باوکمان بووم چۆنەکە مادەم ئەو هەموو یادەوەری و لێرە هەیە مادەم باوکشت هەر لێرەیە گۆڕەکەی خی گەورە ئافی کرد بێ ئینشاڵڵا چۆنە خانوێک شتێک لێرە دروست نەکە وڵی وەکو خانوو ئەچکە لە چەمچەماڵەوە نزیکین وەکو خانوو نابەس وەکو مەشروع و دەواجین و دەغڵودان و شتانەمان هەمووی لێرەیە کاک حاجی سەبارەت بە گورگەی جار با بزانین لە چ عشیرەتێکن و لە چ بنە ماڵەیەکن یەک بنە ماڵن یەک تیرن یەک عشیرەتن بەنسبەت گورگەیەوە ئێمە ئەم سێدەیە ئەم گورگەیە و ئەو گورگەی ئەحمە و گورگەی شامار و ئەم گورگەی فەتاحە هەمووی تابعی ناوچەی هەمۆنە ئەوەنن بڵێ هەمۆنین ئێمە حدودی لەگەڵ شوانە بەس ئەوەی کە بیستم لە ناو گورگەی چاوسورە هەم مسکێن هەیە هەم ئاغا هەیە با بزانین مێژویان تەبایی و ڕەباییان وهروەها ئیش و کارێک تا حدێک زۆر باشە لەخوا بەزێبێ ئەو قەومەش کە لەگەڵ ئێمە ئەژی لێرە لە گورگەی چۆڵمەکییان خۆیان ئەسلیان چۆڵمەکین ئیتر تقریبان لە زمانی باپیری باپیر بۆ لێرن سێوە سێ پشتە لێرێنی تر
ئەوان لێرن سێ پش زیاترە ئەگەر لە ڕووی ئاوەدانیەوە مەبەسمانەوەیە کە لە دوای 2000ەکانەوە کە لە دوای نەوەتەکانەوە لە دوای 2000ەکانەوە کە ئاوادان کراوەتەوە هەم مسکێن و هەم ئاغا کێشەیەکمان نەبوو ئێمە مەبەسم نیشتەجێ هەردووچانی لێ بەڵێ ئێمەش نیشتەجێ بووین و ئەوانیش نیشتەجێ بوون بەڵام ئێمە بە حکمیەوەی نزیک بوون لە چەمشەماڵەوە زیاتر لە چەمچەماڵی کاک حاجی باسی ئەوەکەن کە لە ناوەڕاستی پەنجاکانە شەریکەی نەوتی لێ بۆ لێرە لە ساڵی 1955 بۆ تاکو شەستەکان شەریکەیەکی نەوتی بەریتانی هاتووە لێرە 27 بیری لێداوە لەم سنوورەیە باشە ئەو شەریکەیە نەوتی ئەو کاتە دەرهێناوە نەوتی دەرهێناوە ئاگرەکەی ئەوە تا ئەلێ بەردەوام بووە تقریبان ئەوەی بە بیرەوەری ئەمە نەبوو بە بیرە باوکمان بووە ئەوی ئاگرەکەی گەشت بوو ئەم ناوە ئیشە زۆریان پێکرد تقریبان 5-6 مانگی ئیشی کرد بەڵام لە دوایە دایان خستیان غازەکەی زۆرە نسبەتی غازەکەی زیاتر بوو لە نەوتە باشە کاک حاجی باسی ئەوەکەن تەنان ناتوان بیری ئەو لێدەن لەبەرەوەی کە یا سوێر دەرەچێ یا نەوت دەرەچێت سوێر دەرەچێ ئاوەکەی گەلێ سوێر دەرەچێ و غازی شتایە ئاوەکەی باش نیستە کاک فارۆ لێ بیرێکی لێدا هەر سنوورە لەگەڵ ئێمەیە حدودە تقریبا ئەو ئاگر و ئاوەکە لەگەڵ ئێمە حدودە ئەوە مەبەسمانەوەی هەتا لەم سنوورە ئێمە بینیمانە ینی ئاو لەگەڵ ئاگرا مەسەلەن بۆن منە بەیەکۆ بینیمانە چەند ساڵ سوتا ئەو ئاوگرە سوتێرازار لە بەردەوامە باشە ئەوە ئیشی چێ وەیە کە غاز بۆی بە جۆرەی ئەوەی کە هاتنوتە سەری هینەکان داناغاز ئەڵێ غازی تایە غازەکە نزیکە لێمرەوە غازەیە ئەی حکوومەتی هەرێمی کوردستان هیچ ئیشی نەکردو بەوەی کە مەبەسمان بۆ دەرهێنانی نەوتە بە دەرهێنانی نەوت وڵی ئەمە بەحساب ئەم منتیقی هەمووی لەگەڵ داناغاز عقدیان کردو بەڵام داناغاز تاکو ئێستاکیە بەڕسمی نەگەشتە ئێرە کاک حاجی ئەی خەڵکی گورگەی چاوسور زیاتر ژیانیان لەسەر چییە؟ وڵی ژیان جاران لەسەر فەلاحەت و مەرداری و شت بوو ئێستاکیە بە حکمی ئەوەی کە خەڵکەکە زۆر بوو بە 180 خەریکی کەسابەتە و ناڵیان پێگەیشت ڕۆژ لەخوا بەزابێ تەلەبێ و مامۆستایە و دکتۆرە و ئیتر لەو هۆکشتانە و ناو شاری شاکەن و سایەخن و هەرێکی بەشتێکە مەشغوڵە کاک حاجی ژیان دابین ناکە کاک حاجی تێبینیەوەمان کردووە کە ئەرزێکی زۆری دەغڵودانتان هەیە مەبەسمان وشکەدانە جەنابەت بە خۆت فەلاحەتێکی بڵێ بابزانانی ئەرزی ئێرە بۆ گەنم یا بۆ جۆ یەک و چەنەی بڕێ والله ئەوە بە پێی ساڵە وی نییە نازانین ئێستاکیە تقریبن فەلاحەت تۆزێت تەتەوەری کردو باشترە وەکو ساڵانی پێشوو نییە زیاتر خزمەتەکرێ سەمات بەکاردێنێگەن تا 15 تا 16 تا 18 ئەڕۆ ئەگەر ساڵەکەی باش بێ باران بە حکمی باران پارەکە باش نەبوو کاک حاجی تۆ کە بۆ خۆت هاتووی تۆ بۆ گورگەیی مەبەستم ماڵەکەت نییە بەزاوە بە خۆت ئیش و کارەکەی زیاتر ئیشت چییە؟ وەڵام من ئەو مەشور دەوازنم هەیە و فەلاحەتەکەین و دیتر بخمان لێر پێوە مەشغوڵ بووین و بینیم هەندێک حیوانیشت هەیە لە عنابانشمانەوە و مەجموعە بزنە بۆ خۆمان لەم ناوێت لەو ڕێنی بەڵە خۆشەویستان لە ئاوایی گورگەی چاوسور لا دەڤەری چەمچەماڵ ناچارم بەوەی کە دەستی ماڵاوایتان بۆ بەرزکەمەوە بڵێم خواتان لەگەڵ